طبعا ئێمە لە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان دوای ئەوەی کە بەیاننامەی تایبەتمان دەرکرد بە ڕێگریکردن لەم ڕووداوە نەخوازراوەی کە لێسەندنەوەی یا لابردنی پارێزبەندیە لەسەر پەرلەمانتاران ئەنجام نەدرێ واتە پارێزبەندی هەڵنەژیرێ لەسەر پەرلەمانتاران و دوای ئەوەی کە بەیاننامەمان دەرکرد و یاداشتی فەرمیمان واژوو کرد ئاراستەی سەرۆکاتی پەرلەمانمان کرد کە ئەمە کارێکی نادروستە چارەسەری تر هەیە ڕێکاری پێڕەوی و یاسایی تر هەیە بۆ ئەو جۆرە ئیشکالیاتانە پەرلەمانتار ئەبێ ئازاد بێ ئەبێ دەزواڵا بێ ئەبێ پارێزراو بێ بۆ ئەوەی کە لەبەرەوەی نوێنەری گەلە و بۆ ئەوەی بتوانێت دیفاع لە لێکراوان و لە مەزلومیەت و لە هەموو ئەو بەرەنگاربوونەوەی گەندەڵی و ئەو چاکسازیانەی کە پێویستە بیکات بەڵام بەداخەوە گوێ نەگیرا لێمان و ناچار بووین کە ئەمڕۆ ئێمە بایکۆتی کۆبوونەوەی پەرلەمان بکەین کە تایبەتە بە لابردنی پارێزبەندی لەسەر پەرلەمانتاران بەداخەوە دیارە سیناریۆکە چۆن ڕسم کراوە و ئێمە لەبری ئەوە ئەبوایە باسی موچە بکرایە چارەسەری کێشەی سەرەکی خۆراک و بژێوی خەڵک بکرایە قەیرانەکان چارەسەریان بۆ دابین بکرایە کۆبوونەوەی پەرلەمان بۆ ئەم بابەتە هەستیار و گرنگانە بوایە نەک بۆ ئەوەی کە بەداخەوە ڕووداوێکی تر و کارەساتێکی تر بەسەر ئەو پەرلەمانەیە بێنن کە بەداخەوە لە ساڵانی ڕابردووشە تا ئەمڕۆ شکۆی پەرلەمان بریندار کراوە پارێزراوی پەرلەمانتاران بریندار کراوە و ڕۆژەکە گەیشتۆ بەوەی کە ئەمڕۆ وا پارێزبەندیش بەم شێواز و سیناریۆیە لە پەرلەمانتاران ئەسەنرێتەوە. ئێمە دووپاتێکەینەوە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان بەردەوام ئەوێ وەسوورە لەسەر نەهجی مەوزون و کاریگەری خۆی بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی بۆ ئەنجامدانی چاکسازی و ئۆپۆزیسیۆن بوونی خۆی دووپات دەکاتەوە و ئێمە کۆڵ نادەین و بەردەوام ئەبین لەسەر ئەو ڕێباز و ئەو شێوازە بەهێزەی ئەو شێوازە کاریگەری دیفاعکردن لە مەزلومیەت و لە ستەملێکراوانی هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان دەبێت یەکگرتوو بێت دەبێت یەک ریزی نیشتیمانی پارێزراو بێت و دەبێت بە هەمومان هەست بە بەرپرسیارەتی بکەین بۆ ئەوەی کە نێوماڵی کوردی تێک نەدەین بەم جۆرە هەڵوێستانە و بەم جۆرە سیاسەتانە کە بەڕاستی لای ئێمە مەرفوزە و سوپاسدانەکەین.